سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار لە هەر شوێنە جێگایەکەن سڵاوتان لێبێ. شەپۆلی بەفروباران گەشتە ناوچەکانی هەرێمی کوردستان و دەستی پێکردو لە ناوچە شاخاوەکانی سنووری پارێزگای دهۆک و بەشێکی زۆری ناوچە شاخاوەکانی پارێزگای هەولێر بەفربارین دەستی پێکردو ئەو ناوچەنی کە ئەکەونە دامێنی چیاکانەوە بەفروباران بە تێکەڵش دەستی پێکردو. پێشبینیمان وایە کە ئەم شەو درەنگانێک هەتاوەکو سبەی بەفربارین لە ناوچە شاخاوەکان بەردەوامی هەبێت و ڕێژەیەکی باشی بەفر لەو ناوچانە بەگشتی تۆمار بکرێت و هەروەها ئەگەری هەیە دابەزێتنیەوە سەنتەری ئیدارەی سەربەخۆی سۆران و هەروەها مێرگەسوور و ڕواندز و ناوچە شاخاوەکانی دەوروبەری ئیدارەی سەربەخۆی سۆران و ناوچە شاخاوەکانی پارێزگای هەولێر و هەروەها بۆ سبەی ڕۆژی دووشەمە پێشبینیمان وایە کە لە سەنتەری پارێزگای هەولێر بارانبارین بە شێوەی لاواز بۆ مامناوەند بەردەوامی هەبێت و درێژ بێتەوە بۆ ئیدارەی ڕاپەڕین و سنووری پارێزگای سلێمانی و کاتەکانی نیوەڕۆ بە دوای نیوەڕۆژ لە گەرمیان و لە هەڵەبجە و کەرکووک ئەگەری بارینی بڕێک باران هەیە بەڵام ڕێژەکەی زۆر نییە و بارانێکی کەم و ئاساییە بێت. هەروەها لە درەنگانێکی شەوی دووشەمە لەسەر سێشەمە و هەروەها بەرەبەیانی ڕۆژی سێشەمە واتە 20/1/2026 پێشبینیمان وایە کە بەفربارین لە سەنتەری پارێزگای سلێمانی ببارێت و وەروەها بەشێکی کەم ئەو بەفرە بگاتە سەنتەری پارێزگای هەڵەبجە و هەروەها ناوچە شاخاوەکانی تەوەیڵە و بیارە و هەروەها پێنجوێن و شارباژێر و بەگشتی و بەشێکی ئیدارەی ڕاپەڕین واتە قەڵاتزێش و هەندێکات ڕانیش ئەگەری بارینی بەفرێ لەگەڵ بەشێکی ناوچەکانی باکووری گەرمیانواتە ئەو ناوچانەی کە لە بەرزی 750 بۆ 800 متر بەرزن ئەگەری بارینی بەفریان هەیە بەڵام لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازە و بڕەکەی کەمە کە پێشبینی مانوایە لە نێوان 1 سانتیمەتر تاوەکو 3 سانتیمەتر بێت و واتە ڕێژەکەی زۆر نییە و پێشبینی ناکرێت ڕێژەیەکی زۆر ببارێت کە بە تەواوەتی بەرگیسپی بپۆشێ بەڵام لە ناوچە شاخاوەکان ئەگەری بارینی بڕێکی باشی بەفربارین هەیە و لە سەنتەری شارەکانیش زیاتر باران و بەفرباران بە تێکەڵی ئەبێ. هەروەها پلەکانی گەرمە بڕێژێکی بەرچاو دائەبەزێت و ئەم سەرمایەش بەگشتی تاوەکو 27 مانگ بەردەوامە پاشان کەشوهەوا ئاسایی بێتەوە لە 21 و هەروەها 22 کەشوهەوا ئاساییە و 23 مانگ پێشبینی هاتنی شەپۆلێکی دیکەی بەرفراوانی بەفروبارانەکەین بۆ سەر تاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان. والله ئەعلەم، هەر شاد بن.